ئەمە پێکەنی خۆشەویستی سەرکەوتنی ئەزیزی بەسمان تەنیا ئەو هونەرمەندەی ماوەی چەند ساڵێک بوو لە کەلاوە و باڵەخانە تەواو نەکراوەکاندا ژیانی بەسەر دەبێت لە شەقامەکانیش میوزیکی دەژەنی پێشتر دەنگی ئەمریکا راپۆرتێکی لەسەر ژیانی پڕنەهامەتی ئەو هونەرمەندە بڵاو کردەوە بەو هۆیەوە لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕیان لێدایەوە و شوێنی نیشتەجێبوونیان بۆ دابین ئەم شوێنێکە کە من شیلە شتیان ڕازی نابێ نەک مرۆڤیەکی هونەرمەند لێرە بژی. دوای ئەوەی دەنگی ئەمریکا راپۆرتێکی لەسەر هونەرمەندێکی شاری سلێمانی کرد کە لانەوازە و لە کوچە و کۆڵانەکانی شاری سلێمانیا ئەمێنێتەوە دیارە لە کەلاوەیەکە ئەمایەوە و کاردانەوەی ئەم راپۆرتە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوای کرد کە ئێمە دەنگی ئەم هونەرمەندە بگەینین بە جەنابی کاک سەردار و ئەویش خۆشبەختانە توانی لەسەر ئەرکی خۆی شوێنی مانەوە بۆ کاک عوسمان دابین کات. شوێنەکەش دیارە بە حکمی ئەوەی ئەو بێکەسە و ناتوانێت زۆر خزمەتی خۆی بکات ئێمە ئوتێلێکمان بۆ دابین کردو و ماگانە پارەکەی ئێنی. ئەم حەمامە کە دووشی کە یەکێکە لە خەونەکانی من لەبەر دوو شاخۆم پشۆم ئەوسا وجودی هەیە پێشتر نەک بە ساڵ تۆڕە بە دوو ساڵیش نەمبینیوە یعنی یەکێک بۆ لە هەرە خەونەکانم پێشتر هەم بوو کەس نەینایادی بەڕێستان نەبێت ئەوە بۆ من زۆر ئاواتێکی جوان بوو. ئەگەرچی هەفتەی ڕابردووتر سەردار قادر لە بری پارێزگاری پێشووی سلەیمانی دەستی لە پۆستەکەی کێشایەوە بەڵام نووسینگەکەی ڕایانگەیان کە هاوکاریەکەی لەسەر ئەرکی شەخسی خۆی بووە و تا ئەو کاتەی هونەرمەند لە ژیاندا بێت خەرجیمانەوەی لە ئەستۆی سەردار قادر دەبێت بەڵام هێشتا دیار نییە دوای واسێنان لەو پۆستە بەردەوام دەبێت لە هاوکاری ئەو هونەرمەندا. ئینشەڵا عمری درێژە بێ بەڵام وا بەڵێنراوە تا کۆتایی تەمەنی ئەرکی مانەوە و خەرجی شوێنی مانەوەکەی لەسەر کاک سەردار بێ. ئێمە وا گرێ بەستمان کردووە لەگەڵ ئوتێلەکە کە سێ مانگ پاری شوێنی مانەوەکەی بۆ خەرجەکەین. هەروەها بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلەیمانی جەختی لەوە کردەوە کە بەهۆی راپۆرتەکەی دەنگی ئەمریکاوە ئاگاداری دۆخی ئەو هونەرمەندە بوو. من بەهۆی بەرنامەیەکی ڤۆئەوە زانیم کە وەزی کاک عوسمان بەم شێوەیە لێرەیە بەرنامەیەکی ئێوە یان دەنگی ئەمریکا و زۆر بەداخم و خەفەتمان خوارد بە وەزعی ئەو ئێمە لە خزمەتیان بەڕاستی هەر شتە پێویستی پێ بێ شوێنەکەی لێرە تا لێرە بێت ئێمە کرێکەی بۆ ئەدەین و نایاڵین پەکی بکەوێت. بەتەنها ئەو هاوکاریە نەبوو لەلایەن بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری سلەیمانی و پێشکەش بە هونەرمەندەکرا بەڵکو بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری سلەیمانی چەندین پێداویستی تری بۆ دابین کردو لە نێویشیاندا لەسەر داوای هونەرمەند ئامێرێکی میوزیکی نوێی بۆ دابین کرد. ئەمە بۆ جەنابەت کراوە جگە لە شوێنی حیوانەوەکەی داواکاری ئەسڵی یا خەونەکەی ئەوە بوو کە ئامێرێکی مۆسیقی هەبێ بۆمان دابین کردو ئێمە وتمان ئەمڕۆ پێگەر ئەوەش بشکە یاخود لە کار بکەوێت ئیتری بۆ تەرتیبەکەن بۆ یەکڕینەوە و ئەمە بەڵێنێکە کەیدین بە لەبەر چاوی خەڵک و میدیاکان ئەمە فەزیلە نییە ئەمە کارێک نییە کە زۆر گەورە بێ ئەمە واجب و ئێمە کە بیکەین و ئەرچی ئێمەیە کە خزمەتی هونەرمەندانی لە بابەتی ئەو بکەین نەهێڵین کە ئەو تەمەنی کە ماویانە بە ناخۆشی تێپەڕێ بێگومان خۆشحاڵین کە ئێوەش هاوکاریتان کردو بێمەتان ناسانوەکو دەنگی ئەمریکا. پێشتر بە کوردەکەی لە کەلاوەیە خەوتم لەلایەن بەڕێز دەنگی ئەمریکاوە پەیامی من گەیشتە بەڕێز بابەکر بڕێی کاک سەردار قادر زۆر سوپاسیانەکەم لە ڕێگەی ئەو بەڕێزانەوە کە توانیان ئێستا من بە ئارزوی خۆم دەسەرمە و گەرمە ڕزگارم بوو دیسان بکوم و سەر پێی خۆم. ئامێری میوزیکەکە لە مەراسیمێکدا لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری سلەیمانی بەخشرایە ئەو هونەرمەندە. ئەو هونەرمەندە هاوکاریکردنی و نوێکردنەوەی ئامێرە میوزیکەکەی بە خەڵاتی نۆبڵی وەسف کرد. وەکو چۆن جایزەیەکی نۆبڵ تەماشایەکەم کە خەونەکەم هاتە دی تکە زۆر وابگەکان پێیان زۆر شەم کە بەداخەوە خەونەکانی هێنامەدی ئێستا من خۆنەکەم هاتە دی. قوربانت ئێمە لە خزمەتان کاک عوسمان جان ئێمە تۆ پیاوێکی ئازیزی. جگەل لە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری و وەرزشی و لاوانی سلەیمانی کەسایەتیەکی خێرخواز و ڕۆشنبیری شاری سلەیمانی بڕیاریدا کرێی 6 مانگی مانەوەی هۆتێلەکەی
عوسمان تەنیا بدات. کاک دکتۆر تەها ڕەسوڵ کەسێکی ێزگار ئەهلی خێرە لە سلێمانیا هاوکاری سەدان پرۆژەی ڕۆشنبیری هونەری کردووە سەدان زیاتریش یانی بەڵێنیدا کە هاوکاری کاکە عوسمان بکات بۆ ماوەی 6 مانگ هوتێلەکەی یاخود ئەو شوێنی کە لێژی کرێکەکەی دابین ساڵێکم سۆگەرەوە کە عوسمان خێنسەر چاومان ئێمە وەکو حکوومەت 6 مانگ دکتۆری 6 مانگی بۆ ئەەکەین و تر لەوە دواشە ناڵی پەکی بکەوێت ئەیناسین لەمە دوای ترەگەمان لێبێ ئەمە ئەرکێکی ئەخلاقی و ئینسانیە و ئەرکێکی حکوومەتیشە کە بێ بکرێ يعني من داواکار حکوومەت ئەمە یەکەم جار نییە کە دەنگی ئەمریکا لە ڕێگەی راپۆرتەکانیەوە کێشەی خەڵک دەخاتە ڕوو و دواتر لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان و کۆمەڵانی خەڵکەوە هاوکاری دەکرێن. من وەکو وەزیر بە دەوڵاتی خۆم بۆم هەیە ئێسنایپۆکەم ئێسنایپۆ دەکەم و دەیان بینە خانەکان من بە هیچێکنا دەتوانم شوێنی لەم خانەکەمەوە نە گەرمامە نە سەرمامە تەنانەت زۆرشم سەیرە ینی کە ئەوە بە کوردەکەی خەونێکە بەتانیەکیش ئەلیا پێویستم پێ نییە کە من چەند ساڵە پێویستم بە بەتانیەک بووە ئێستا بەتانیە گەلیا پێویستم پێ نییە تەلەڤیزیۆنە بەرامبەرمە سەلاجێک لامەوەیە شەو ئای سادەخۆمەوە کە چەند ساڵە نەمبینیوە بە ئاواتەوە بووم شەوێک لە شەوان بەو چلێ هاوینە قومی ئایستار خۆمەوە نەمبینی بەڵام ئێستا میوانێکی ژێ بۆدام من ئایستاری تەقدیمەکە ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی حەزم پێ بکەنم کە خۆشەویستترین شت کە بۆ منە ئەوە بەڵام ئاگا لێ بێ نەکەوێ خۆم کەم قەنیاکە بەس ئەوە نەکەوێ